بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان لێبێ لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵێوەی بەڕێزداین. لە بەرنمەی ئەم جارەدا باسی مێژووی ڕۆژنامەگەری کوردی ئەەکەینەوە بە تایبەتیش ڕۆژنامەگەری کوردی لە بەغدا کە لە ساڵانی 1970کاندا گەلێک هەوراز و نشێوی بەخۆیەوە بینیوە. بۆ ئەو مەبەستەش میوانداری نووسەر و ڕۆژنامەنووسی ناوداری کوردمان کردووە کاویش کاک سەربەست بامەڕنیە. کاک سەربەست جگە لەوەی کە ڕۆژنامەنووسێکی دیارە هەروەها لە سەرەتای لاوێتیەوە تێکەڵاوی سیاست بووە و ئاگاداری کۆمەڵێک ڕووداوی گرنگی مێژوویە کە لەم بەرنمەیەدا شایەتیان لەسەرەدات. کاک سەربەست بەخێر بێ بۆ بەرنامەی پەنجەمۆ. سپاسی ڕووداوەکەم، سپاسی جەنابتانەکەم. زۆر سپاس دەکەم. کاک سەربەست ئەگەر لێەوە دەست پێ بکەین، سەربەست بامەڕنی، ئەم بامەڕنیە هەر پاژناوە یاخودێەوە خۆتان خەڵکی بامەڕنین؟ بە خۆمان خەڵکی بامەڕنین. بەڵێ. بەڵام کە من هاتوومەتە دنیا بلەو بارزان بوو، باوکم موەسەفی فەرمانبەری تەموین بوو. بەڵێ. ئەیتر بەڵام هەموو هاوینان دووسێ مانکە شوین لە بامەڕنی ئەژیان. بەڵێ. ئەگەر کەمێک باسی بە تایبەتی خوێندن، تۆ جەنابەت چۆن چوویتە بەر خوێندن؟ لەوێ مەکتەب هەبوو؟ بەهۆی وازان پیشەکەی باوکتەوە زۆر جار شوێنەکانی کوردستان گەڕاوی. سەرەتایی لە مووسڵ دەستم پێ کردەوە تا سەنفی 6 متەوەسە و لە زاخۆ بووین. بەڵێ. ئامادەی یادی سانەوێ بڵێن لە هەولێر بووین. بەڵێ. کاک سەربەزە و کاتە حتمما لە مووسڵ بە زمانی عەرەبی خوێندوتانە، بەڵام لە بادینان خوێندن بە کوردی بوو یاخود بە عەرەبی بوو؟ لە هەموو عێراق هەر بە عەرەبی بوو. ئەو کاتە؟ بەڵێ. ساڵی 50کان. بەڵێ. یعنی 54 55 ئاوا بە عەرەبی بوو هەمووی. بەڵێ. ئەوەی لەبیرت بێت ئەو کاتە هیچ ڕۆژنامە و گۆڤار و ئەو شتانە هەبوون لە بادینان بە زمانی کوردی دەربچن؟ بەبیرم نایە، نەمبینیوە. نەبوو. نەبووە. بەڵێ. ئەگەر کەمێک باسی مووسڵ بکەین، تۆ کاتی کە لە مووسڵ بووی بە تایبەتی حەزەکەم باسی مامۆستاکانمان بۆکەی. بە تایبەتی ئەوە کورد بوون لە شوێنێکی ترەوە هاتبوونە مۆسڵەتان خوێند، هەڵوێستی مامۆستاکان، خەڵک ئەو عەرەبەکان بە تایبەتی بەرامبەر بە ئێوە چۆن بوو؟ ینی لە پێشی چەند ڕۆژێک شتێکم نووسی لەسەر ئەوەی هەموو هەفتەیەک لێدانێکم بە خوارد لە دەست مناڵە عەرەبەکانی گەڕەکەکە، چونکە ئەیان وتەوە کووردە. بەڵام ئەتیادی بوو، یعنی لە خوێندنی سەرەتایی وەکو هەموو قوتابەکانی مامۆستاکان چۆن بوو؟ مامۆستاکان بەرامبەر مامۆستایەکم هەبوو، مامۆستای ئینگلیزی بوو. ڕۆژێک سەرەتای ساڵ بوو، تازە چوونە هاتە ژوورێ پرسیاری لێ کردم، هەر یەکسەر کە هاتە ژوورێ وتی تۆ چی؟ منیش وتم کوردم. ئیتر لێدانێکی باشم خوارد لەسەرەوەی کە کوردی؟ وتی نابێ بڵێ جارێکی کە بڵێ من عەرەبی عێراقم، ئەوە لە بیر ناچێت. بەعام مووسڵ کورد و عەرەب یعنی هاکە بڵێم کورد زیاتر بوو لە عەرەبە، بەڵام ئیتر تعریب کرا دوای 63 زۆر تەسیری هەبوو کە بەعس بووە یەکەم جار هات. گیراگەڕێکی گەورە هەبوو، هەمووی هەر کورد بوو. باسی تعلیبەکەی مامۆستا، ئەگەر باسی تعلیب بکەین بە تایبەتی لە بادینان و لە مووسڵ بە تایبەتی، ئەمە لە کەیەکەوە؟ ینی خۆ پێش 60ەکان نەبووە تعلیب؟ یعنی هەبوو، بەڵام کەی دەستی پێ کردووە شتێکی کەم بوو، یعنی وانە بوو وەکو دوای ئەوە وەکو بە زاهرە، یعنی بەڵێ لە دوای یەکەم جار کە بەعس هاتە سەر حکوم 63 بووە. 63 بەڵێ. ئەی مامۆستا دەوری حیزبە کوردیەکان چی بوو؟ بە تایبەتی پارتی و شوێیەکان ئەوانە دەوریان هەبوو لە ساڵانی 50کان و ئێمە بنەماڵەیەکی پارتی بووین، باوکم هەر لەگەڵ پارتی بوو کە چووە سەرش کە ئیلتحاقمان بە شۆڕش کرد، مەسئولی مەنتەقەی زاخۆ بوو، فترەیەک لەوێ بووین. هەر پارتی هەبوو ئەو وەختە، یعنی حەزبی تری کوردی نەبوو، پارتی نوێنەری ملەتی کورد بوو. شوعیەکان هەبوون، بەڵام کەمتر
دەوریان هەبوو لە ناو کووردا. بەڵێ مامۆسا هیچ بزوتنەوەیەک یا خوڕێخستنیشی ئاینی هەبوو ئیخوان موسلیمین و ئەوانە دەوریان هەبوو لە ئەخوا مەستوین لە مووسڵ هەبوون لە مۆسڵ بەلێ بەڵێ کورد دەوری چی بوو لە ناوانە ئەوەی کە تۆ وەکو دیرۆزانێک ینی کوردی تێدا بوو زۆر دوور بووین لەو جەماعەتانە زانم بەس وەکو لایەنی مێژووی بازەکەی مامۆسا ئێمە بازەوە ناکەین کە ئایا تۆ ئەندام بوو یان نا بەڵام کەسی کورد ناسب کە لەگەل ئەو حزبە ئیسلامیەکان بن باڕاستی بەڵام هەبوو خوا مسلمین هەبوو. بەڵێ ئەی مامۆستا تۆ بۆ خۆت لە تەمەنێکی لاوێتیە چوویتە دەرەوە و تا ینی 61 بووی بە پێشمەرگە بەێ ئاخر کە باوکم التحاقی کرد بە ماڵ و بناڵ و بە هەموو عائلەوە ڕۆشتینە سەرێ و ئیتر مریش پێشمەرگەیەکی ئەتیادی بوو لە مەقڕ لە بارێکە. بەڵێ ئەی ئەگەر باسی تێکەڵاوبوونی خۆت لەگەڵ یەشێتی لاوان و قوتابیان و ئەوانە ئەمە دوای 64 کە هاتیدا لەگەل دەستپێکردنی خلافات دووبارەکی تر باوکم هاتەوە و لە هەولێر ئاعادە بۆ تەعین بوو وەکو مۆزەف و منیش وابزانە لە مؤتەمەری کۆنگرەی سێم بوو هی قوتابیانی کوردستان بووم بە ئەندامی سکرتاریەت. کۆنگرە لەکوێ گیرا لە بەغایە لە کوردستان دا لە کوردستان بوو لە کوردستان بوو هابلێ لە دەور و پشتی سلەیمان بزەبت بە بیرم نایە لەکوێ بوو بەڵام نزیکی سلەیمانی بوو. بەڵێ مامۆسا ئەو کاتە یەکێتی قوتابیان ینی ناکۆچی کەوتو بۆ بینی یەکێتی قوتابیانی شەوەیە خۆت لە ناو قوتابیان زۆر کەمتر بوو هێشتا دوو یەکێتی دروستە ببوون هەر یەک یەکێتی بوو. بەڵێ شێ بوون ئەوانەی کە دەوریان هەبوو و کاتە لە ناو قوتابیان ئەوەی لەبیر دەبێ و لە یادێما بێ ئەوانەی لەبیرم بێ بەکر حسێن شازاد سایب ڕەحمەت بێ کاک ئەحمەد شەریف لە هەولێر ئەمیری عەلی ناجی کەیتر ئەوانە لەوانە کەسە دیارەکان منەوە بەڵێ کۆنگرەی دوای ئەوە هیچ چوارەم بووە ئەوە بوو شاسوار جەلال و دارای شەخنووری و فازڵی مەلا مەحموود ئەوانە هاتنن. بەڵێ ئێوە کەی چوونە بەغا مامۆستا لە کەی چوونە بەغدا لە ئەواخری 65 ئاوا بوو 66 بوو ئەوە. بەڵێ مامۆستا ئەو مەسەلەی جەلالی و مەلایکە دروست بوو ئەوە چۆن کاریگەری کرد لەسەر قوتابیان و لاوان و مامۆستایان و بەڕاستی لەسەر قوتابیان زۆر کەمتر بوو بەڵام زۆربەی ئەوانەی لە ناو قوتابیان بوون بڵێن لە جیناحی مەکتەبی سیاسی بوون زیاتر ئەوان بوون. دوای ئەوە ئیتر ئەوانەی سەر بە پارتی ئەوانش یەکێتی قوتابیانیان دروست کرد. بەڵێ مامۆستا ڕەوشی بەغا چۆن بۆ ئەو کاتە ئێوە کە تۆکەی چویتە یعنی لە بەغا تەواو کردوانە یەکەم جار لە کولیەی لوغات بەشی کوردی هەرچەندە من خەریجی عەلمی بووم بەڵام لە هیچ شوێنێکی عەلمی وەرنەگیرام هەر ئەو بەشی کوردی هەبوو کە بتوانم لێ بەردەوام بم. لە سنفی دووەم مستەنسرە جامعەی مستەنسرە کرایەوە بە پارە بوو ئەو وەختە ئیتر چووم لەوێ قانونمە خوێند و بەیانیان لە کولیەی لە بەشی کوردی بووم لە بەغدا کولیەی لوغات پێیانەوت. مامۆستا بیر و باوەڕی چەپ لای تۆ کەی چەکەرەی کرد لە ڕێگەی کێوە بوو ئەگەر وایە بۆ نەچوویتە ناو حیزبی شوێی بەڕاستی تەئسیرێکی کابرایەک هەیە لە حەرەکەی کوردیە ئێستا زۆر ناوی نەماوە لە تاریخەکەی حەمزە عەبدوڵڵا سکرتێری عامی پارتی بوو ئەو تۆزێک گیانی چەپی هەبوو ینی گیان ئەفکاری چەپ بوو زۆر دۆست بوون لەگەلی ماڵمان ینی باوکمەوانە ڕەنگە تەئسیری ئەو بێ کە ئیتر بەرەبەرە کە بڵێن لایەنی مەکتەبی سیاسی لەگەڵ ئەوان بووم بەرەبەرە ئەوانیش تەشجیعی ئەو چەپخوازیە
کرد هەموو ئەو گەنجانەی کە دۆستم بوون هەمووشان ئەو اتیجاهیان هەبوو. مامۆستا باسی مامۆستا هەمزە عەبدوڵات کرد تۆتە ئەیناسین و ئەوانە وتیشت کەمتر باسی یەکرێ ئێستا. یەکەم ئەوەی بۆچی کەمتر باز دەکرێت دووهەم وەکو کەسایەتی ئەو کاتە ئەو کەسێکی دیار و چەپ بوو لە پارتی جیابوو بۆ یاخود چۆن باسیەکە ئەگەر تۆ بڵێن هەڵسەنگاندنێک بۆ کەسایەتی هەمزە عەبدوڵا بکەی چۆنی هەڵەسەنجێنی؟ من بە کابرایەکی نیشتیمان پەروەری گەورە ئەزانم بەڵام کەی وازی هێنا لە پارتی یان پارتی لە خۆی دوورخست ئەوە بە تەفسیل نازانم بەڕاستی. کابرایەکی خۆش معشەر بوو و تێگەیشتوو بوو بەڕاستی لە مەسەلەکان باش تێگەشت. دواتر مامۆستا ئەم مەسەلەی باڵی جەلالی و مەلایەکە لە بەغاشان ڕەنگەداتەوە لە ناو قوتابیانە بە تایبەتی. ئەمە بووە هۆی ئەوەی کە ئێوە پێک هەڵپڕژان هەبێ لە بەینتانە یاخود ناخۆشی هەبێ یاخود ناخۆشی هەبوو بەڵام نەگەشتە ئەو لە ڕادەیە کە زۆر زڵدی یەک بن. ئەی مامۆستا باسی ئێوەکرێ زۆر جارەڵێ ئەوانەی ئێوە بەڵێن لایەنەکەی ئێوە بە ئاشکرا دەمانچەتان پێ بوو شتیوە هەبوو دەمانچە شتان هەڵەگرت؟ نەبووە نە من ئەوانەی ناسیبەرەکانم قوتابیانە نەیان بوو ڕاست نییەوە ڕاست نییە. باڵی جەلالیەکان وەکو خۆشی وت لە سلێمانی بەخۆت بوون لە ناو قوتابیانیش بەخۆت بوون. ئەی لە بادینان خەڵک هەبوو لەگەڵیان نابێ؟ زۆر کەم زۆر کەم بەڕاستی. یعنی تۆ لەو کەمەکان بووی؟ بەلێ. خۆکاری چی بوو کە لەگەڵەوانە مەسەلەی چەپبوونەکە بوو یاخود زیاتر کاریگەری پەیوەندیەکانی دۆستایەتی باوکم لەگەڵ تاالبانی و لەگەڵ مامۆستا ئیبراهیم محەممەد و عومەر دەبابە ئەوانە ئاخر هەموو ئەوانە لایەنی مەکتەبی سیاسی بوون. ئیتر ڕەنگە ئەوە تاسیری زۆرتر بوو بێ. مامۆستا لە بەغا ئێوە کوردایەتیتانەکرد دەو کاتە؟ بەلێ من بەلای منەوە ئەو وەختە کوردایەتی ما زۆرترە کرد لەوەی کە ئێستا هەیە چونکە ئەوە ئیسپات بکەیت کە خۆت یعنی کە کورد هەیە و کوردی و جیاوازی لەوانی کە و ئەوە زۆر ئیشی دەویست و یعنی مجتەمەعی بەغدای جامعە ئەوەندە جگە لە چەپەکان یعنی لە حزبی شووعی ئەوانە زۆر ئەو فکرەیان قبول نەدەکرد کە تۆ کوردی و جیاوازی و ئەو یعنی ئەگەر زۆر بیان ناوێکیان لەسەر ئێمەدانە کە ئینفیساڵینەوانە. باسی ئەومان کردێەوە ئەو کاتە لە بەغا کوردایەتی ئەکرا بە گشتی ینی هەم ئێوە هەم باڵی مەلایەکان ئەوانە ینی کوردایەتیتانە کرد چۆن بەرەنگاری مەسەلەن عەقڵیەتی شۆڤینی عەرەب و حیزب عەزەبوونەوە یعنی بە هەردوو لە یعنی بڵێن بە مەکتەبی سیاسی جەماعەتی مەکتەبی سیاسی و بە پارتی دیموکراتی کوردستان هەردوو لە هەر تووشی هەمان مشکلە دەبوون لەگەڵ عەرەبەکان هەردوو کێشان دیفاعان لە کورد دەکرێت ینی بێگومان. ماوەیەکی ئەوەش بوو ماوەیەکی زۆر حرەکەتی سیاسی تیا بوو چەپ و ئیتر کوردش قوتابی کوردش دەورێکی زۆری هەبوو لەوە. مامۆستا پرسیارێک بکەم ئێوە ئەو کاتە بڵێن باڵی مەکتەبی سیاسی لەگەڵ حکوومەتا بوون ینی بڵێن ئەگەر لەگەڵ حکوومەت بۆ معنایی کە ئێوە لە بەغا ئیشتانەکرد لە سلێمانی ئیشتانەکرد لە هەولێر ینی ئەمەتان چۆن هینەکرد ینی ئارگومێنتان بۆ ئەوە چی بوو بەهانەتان بۆەوە چی بوو چۆن خەڵق قەنەعەتی پێکردن جەماعەتێک لە شاخن و پێشمەرگەن جەماعەتێکیش لە شارن و لەگەڵ حکوومەتان ئەمە چۆن بە خەڵک هەزمەکرا ئێوە خۆتان چۆن پێتان بەو ئەتیبارەیە گوایە ئێمە پێشکەوت و خوازین و وانە عەشایر و دەرەبەگن و بەو مەفهومە و خەڵکێکی زۆریشی لەگەڵا بوو. بەڵێ ئەی مامۆستا چەند کەسایەتیەکەیە کە گرنگن ئەو کاتە لە بەغا بە تایبەتی شەیدارام و مامۆستا مەحموودی مەلاعیزەت و کاک نەوشیروان و ئەمانە فکرەی چەپیان هەبوو یاخود هەر جەلالی بوون لەگەڵ مام جەلال هەبوونەوەنە.
بەڕاستی هەر لەگەڵ مام جەلالە بووم بەڵام فکری چەپشیان هەبوو بەڵێ کاکنەو شەروان لە سلەیمانی بوو محموود مەلا عزت لە سلەیمانی بوو بەڵێ ئەوانە هەر فکری چەپیشان هەبوو ئەوانەی بڵێم لە بەغدا بوون هێشتا گەنج بوون یعنی وەکو شاسوار جەلال و فازڵی بالا مەحموود و شێخ شەهاب بەڵێ شێخ شەهاب شێخ نووری و دارای شێخ نووری و ئەمانە یعنی چەپ بوون بەڕاستی مامۆستا چالاکیەکانی ئێوە چی بوو ینی لە بەغا جم و جوڵیەکێتی قوتابیان و لاوان بڵێن باڵی مەکتەبی سیاسی بەگشتی چیتانەکرد یعنی ئەگەر مزاهرەیەک وایە یعنی ئێمە تیا بەشدارە بوون بە ناوی کورد بە مناسەباتی کوردی بەیانمان دەرەکرد قوتابیانی کورد کە هاتن ئەچوون بە پێریانەوە و یارمەتیمان ئەدان کە بەرەبەر ئەمان ڕاکێشە بۆ ناو یەکێتی قوتابیان ئەی پەیوەندیتان لەگەڵ یەکێتی قوتابیانی عراقەوانەی سەر بە حیزبی بەعس و سەر بە حیزبی شوێی ئەوانە بوو لەگەڵ ئەوانەیە پەیوەندیتان هەبوو هاوپەیمانیتان هەبوو گەیشتن ئەتوانم بڵێم یەکترمان ئەبینی بەڵام ئەو پەیوەندیت تند و تۆلەمان نەبوو دوای فترەیەک لەگەڵ قوتابیانی حزبی شوێ عێراقی و حركة العربية الاشتراكية شتێکی وا دروست بوو حركة القومية العرب الاشتراكية لەگەڵ ئەوان قوتابیەکانی ئەوان عێلاقاتمان هەبوو ساڵی 68 کۆبوونەوەیەکەکرێ لە نێوان بڵێن سەدام حسین و عەبدوڵڵا سلوم سامەڕایی و مامۆستا ئیبراهیم ئەحمەد و کاک عومەر مستەفا و کۆمەڵێ خەڵکی لەوانە بڵێن زەبیحی و کاکەمال محێدین و ئەوانە لەوێ داوای ئەوە کرێ کە گۆڤارێک یاخو ڕۆژنامەیەک بە ناوی نور دەرکەن تۆ لەسەر دەرکردنی ڕۆژنامەی نور چیە زانی تۆ لەگەڵا بووی لە ئەوڵەوە لەو ڕۆژنامەیە شتە دەنووسی لەبێ ئیشمە کرد بەڵێ لە شتی کورد کورتم دەنووسی بەڵێ ئێواران هەموو لەوێ کۆ بووینەوە لەوێ هینتان هەبوو یعنی شوێنی ڕۆژنامەکە بارەگای هەبوو مامۆستا حلمی عەلی شەریف سەرنووسەر بوو بەڵێ زۆربەی ئەوانەی کادری یعنی حزبن ئێواران لەوێ کۆبوونەوە وەکو مەقەڕێکی عام بوو تقریبان ڕۆژنامەی نور لەوێ دەرەچوو ئامانجی چی بوو مامۆستا ئەو ڕۆژنامەیەکی فکری بوو یاخود گشتی بوو گشتی بوو ڕۆژنامەیەکی گشتی بوو بەڵام تەبعاً پرۆ کورد دیفاعی لە کورد و لە قەزایە کوردیە کرد خەڵکی عەرەب تێیدا نووسی ئەوەی کە تۆ لەبیر دەبێ یانی نووسەری عەرەب و ئەوانە نووسەری عەرەبی تیا بوو بەڵام ناوەکانم بەبیر نایە دەموشاویشیان بەبیرم دێ بەڵام ناوەکە بەبیرم نایە هەبوو بەڵێ هەبوو ئەی چۆن پێشوازی لێکرا لە عێراقا فرۆشرا ینی هێنی هەبوو هەر من پێم وایە وەکو خەڵکیش باسیە کرد سەرکەوتووترین ڕۆژنامە بووە وەختە ئەو کاتە بەڵێ ئەو کاتە زۆر سەرکەوتوو بوو بەڵێ یعنی چونکە تۆزێک بۆنێکی معارەزەی لێ دەهات خەڵک پێی خۆش بوو بەڵێ ئێوە معارەزەیەکەتان بەرامبەر حکوومەت و ئەوانە بوو یاخود زیاتر بەرامبەر مەلایەکان بوو لەسەر ئەوانی شتە نووسرا بە دژی ئەوان دژی ئەوان ئەنووسرا بەڵام کەم بەڕاستی کەم بەڵام زیاتر لەگەڵ حکوومەت بەڵێ ینی وەکو معارەزەش نەبوو بەڵام ڕێی خۆی هەبوو ڕێی خۆی هەبوو ڕێی خۆی بەڵێ ماتۆڕی ئەو هینە کێ بوو مامۆستا ئەوەی کە مەسەلەن بەڕێوەیە بەردەوەی کە ئەوەی کە بەڕێوە حلمی عەلی شەریف بوو بەڵام طبعاً تأثیری مامۆستا ئیبراهیم ئەحمەد زۆر بوو لەسەری تأثیری مام جەلال زۆر بوو لەسەری اتجاهی ڕۆژنامەکە ئەی کاک نەوشیروان نەوشیروان لە سلەیمانی بوو وەختە ینی ئەو کاریگەریەکی وای نەبوو کاتە لەسەر نور ئەوەندەنا لەسەر نور لەی بوو بەڵام شتێکیان لە سلەیمانی دەرکرد بە کوردی بەڵێ بە ناوی ڕزگاری ڕزگاری بەڵێ لەوێ ئەو بیر و باوەری خۆی لەوێ زیاتر بەڵاوە کردەوە بەڵێ مامۆستا هاتنە سەر کاری بەعز بۆ جاری دووهەم ساڵی 68 لەوێایە هەندێک ئیمتیازی ڕۆشنبیریان نا بە باڵی جەلالیەکان
چی بوون ئەوانە ینی جگە لە ڕۆژنامەی نور چیتر هەبوو ینی گۆڤاری تر دەرەچوو لە ڕادیۆ ئەوانە لە سەرەتای کە هاتن تەیرێکی معقول بوون بەڵام دوای بەرەبەرایی تر دژایەتیان و دژی کورد بوون دیار بوو زەق بوو یعنی لە ئاخری حەفتاکان پێش بۆیانی 11,000 پەیوەندیان لەگەڵ باڵی مەکتەبی سیاسی زۆر کەس بوو ئاخری شەستەکان بەڵێ اینجا ڕێک کەوتن لەگەڵ جەنابی سەرۆک بارزانی و بەیانی 11,000 سەرکەوتنێکی گەورە بوو بەڕاستی بۆ زروفە و بۆ کوردستان باشە مامۆستا باسی ئەوواکەین بەڵام ئەی دەوری ڕادیۆی بەغاچی بوو دەنگی کوردی بەغا ئێوە هیچ کاریگەریتان هەبوو لەسەری نه هیچ کاریگەریمان نەبوو خۆشەویست نەبوو لای خەڵک خۆشەویست نەبوو ڕادیۆی دەنجی بەغا کوردیەکە بەشی کوردیەکە هۆکاری چی بوو بە دژی شۆڕش قسەیەکرد بە دژی هەر لەبەرەوەی دەسەڵاتە بۆیە بەڵێ ئەگینا خۆوانە لەوەی شانە کرد زۆر بەیان یا سەر بە پارتی بوون یا سەر بە هەیەکیتی بوون بەڵێ تۆ بۆ خۆ لە ڕادیۆ ئیشی کردووە ڕادیۆی بەغا ئیش نەکردووە بەڵێ باسی ئەوم کرد بەڵام لە ڕۆژنامەی نورە باسی واکەن کە تۆ دەورێکی باشت هەبووە مامۆستا نازانم ئەوە وایە یاخود هەر دەورێکی لاوەشیت هەبوو یعنی من پێم وایە ئەوەندە بە قووەت نەبوو دەورەکە بەڵام وەکو نووسەرێکی ئەو بە ناوی خۆشم نەبوو هەندێک جار هەبوو دووسێ مەقالی منی تیا بوو کە بە ناوی من نییە بە ناوی نووسی هەر یا بەبێ ناو یا بە حرفی پێ یا پۆڵا یا بە ناوێک هەر ناوێکی ئەتیازی بۆچی مامۆستا لەوە ترسای کە کەشف بیت و لەبەرەوەی دووسێ مەقال بە ناوی یەک کەس نابێت ینی یەک جار لە ژمارەیە کاتەوە بە دووسێ ناوشت بەێ جاری وا هەبووە کەواتە دەوری گرنگت وڵای زۆر گرنگ نەبوو بەڵام ڕۆژنامەیەکە بە سێ ناوەش نووسی زۆرە مامۆستا دەورێتە بووە زۆر دۆستی ئەوارەش بوو کە تەسمیم و خەت نووسین و ئەوانە دەیکەن دایمە لەگەڵیان بووم تا درەنگی شەو وارێکە کەوت مامۆستا باسی عەبدوڕەحمانی زەبیحی ئەکەن ئەڵێن دەوری زۆر بووە لە زەقکردنەوەی ناکۆچیەکان ئەوە ڕاستە بۆ مێژوو باسی مێژووەکەی نێمە زۆر دژی پارتی بوو دژی ماڵی بارزان بوو زۆر سەرۆک بارزانی بوو بەڕاستی ئەوە ڕاستە بەڵام ئایا ئەو خۆی شتەکانی زەق کردووە یا خۆی زەق بوون یعنی ئەو دەورەی نازانم چونکە لە مەکتەبی سیاسی مابوون هی ئەو وەختە و من ئاگاداری ئەوە نەبووم هەڵوێستی لە مەکتەبی سیاسی چۆنە بەڵام لە ژیانی ڕۆژانە و کابرایکی تێگەشتوش بوو زانا بوو زمانێکی باشی ئەزانی بەڵام زۆر دژی ڕەحمەتی جەنابی مەڵە مەستەفای بارزانی بوو هۆکارێکی تایبەتە بوو ئەوەی تۆ بزانی یاخود هەر مەسەلەی ئایدۆلۆژی بوو مەسەلەی چی بوو بەڕاستەوە نازانم سەبەبەکەی چی بووەوە نازانم زۆر باشە مامۆستا پشوویەگەین و دوای درێژە بە قسەکانمان دەکەین دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ ڕۆژنامە نووس و نووسەر کاک سەربەست بامەڕنی کاک سەربەست ساڵی 68 بۆ هەفتە ئەو کاتە مەرحەلەیەکی گرنگە نازام تۆ تا چەند ئاگاداری بەڵام لەبەرەوەی باسی باڵی جەلالیەکان و بەکمباڵی مەکتەبی سیاسیە لەوانەیە ئاگاداربی مەسلەی جونبشی ئینقلابی حیزبی توودەی ئێران کۆمەڵی خەڵک بوون ئەمانە کە جیابوونەوە لە حیزبی توودە هاتنە کوردستان و لە بەکرەجۆش بە تایبەتی لەوێ بارەگایان هەبوو و علااقاتێکی خۆشیان لەگەڵ مام جەلال و ئەندامانی سەرکردایەتی هەبوو جەناب لەسەر ئەوکو شتێکی مێژووی چییە زانیت تۆ ئەمانە بۆ هاتبوون کێ هێنابوونی مەبەستیان چی بوو ینی ئامانجێکی تایبەتیان هەبوو بۆچی لە بەکرەجۆ گیرسابوونەوە چونکە ینی نزیکترین هێز بۆ ئەوان ئەو وەختە ینی ئێمە بووین لە هەم چەپ و هەم کورد و
و لە ناوچەکە ئاگاداری ینی نزیکی ئێرانە سلێمانی و تەسیری ئەوانە هەبوو خەڵکێکی زۆر تێکۆشەر و زیرەک بوون ناوە ڕاستەکانمان قەت نەزانی زۆر متەواضع و بەسیط و یعنی خەڵکێک بوون کە ژیانێکی زۆر سادە ئەژیان بەڵام بەڕاستی تێکۆشەر بوون کەواتە کاریگەریان لەسەر ئێوە هەبوو لەلایەنی فکریەوە بەلایانی کەمەوە لەسەر گەنجەکە زۆر هەبوو دکتۆر جەلال بوو یەکێکیان ئەوە نێوانە هینەکانیە ئەوەی کۆرشی لاشایەوانە کۆرشەی لاشایی ینی گەنجی ئەو وەختە زۆر سەرسام بوون بەوان ئەوانە بیر و باوەڕی ماویزمیان بڵاو کردەوە یاخود کەواتە ئەو مەسلەی ماویزمەوەوانە زیاتر لە ڕێگەی ئەوانەوە هاتە ناو ئێوە ینی تەسیریان هەبوو بەتاکی تەسیریان هەبوو بەڵام لەبەر ئەوەی مامجەلال ینی دەوری ئەساسی هەبوو بەنسبەت گەنج ینی زۆر سەریانە کردوکەوە و مامجەلال ئەو ئیتیجاهی وەرگرتی بووی تر گەنجەکان بەو ئیتیجاهە زیاتر ڕۆشتن مامۆستا کاروباری حیزبەتی ئێوە چۆن بوو ینی کۆبوونەوەتان نەکردەوە لەگەڵ مامجەلالەوانە دانیشتنتان هەبوو تۆ بۆ خۆ سەردانی بەکرۆجۆ دەکرد سەردانمانە کرد بەڵام لەوێ نەژیاوین ینی و زۆرترین زۆر کەم دەهاتن ئەندامانی مەکتەبی سیاسی یان یەکێک لەگەڵ ئێمە دانیشتوە لەگەڵ قوتابیان تەدەخلیان ناکرد بەڕاستی ینی یەکێتی قوتابیان زۆر سربەخۆ بوو لەو سربەخۆ بوو لە هەڵوێستۆرکردن و لە بەڵێ ئەی مەسلەی ئەوانەی جنبشی انقلابیەکە ئەوانە دەوریان هەبوو لە زەقکردنەوەی ناکۆچیەکانی بینی پارتی و باڵی مەکتەبی سیاسی و ئەوانە هەیان بوو یان نەیان بوو من پێم وایە نەیان بوو نەیان بوو ئاگاداری شتیم بەڕاستی بەڵام هیچ جارێک وانە بووە کە ئەوان لەگەڵ ئێمە تحریکتانکەن و پێتان بڵێن ینی هاانتان و شتیوان نەبووە شتیوان نەبوو چونکە ئەوە خەریکە قەزەیە خۆیان بوون زودنی سیستەمی شاه و ئەوانە بەڵێ ئەی مامۆستا لەگەڵ حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانە پەیوەندیتان هەبوو یەکترتانە ناسی ئێمان نەما بوو ئێوە نەتان بوو لە بەغا وەکو قوتابی قوتابیانگەر ئەگینا وەکو حزب هەیان بوو وەکو حیزب هەیە تۆ ئاگاداری ئەو نەبووی ئەوانە بەڵێ ئەی مامۆستا گەرباسی ڕۆژنامەگەری کوردی بکەین بە تایبەتی لە دوای 16ەوە یەکێ لەو ڕۆژنامانەی کە تۆ کارت تیا کرد و دەورت تێدا هەبووە ینی تۆ لە هاوکاریە دەورت چی بوو لە ڕۆژنامەی هاوکاریە کە بڕیاراندا ڕۆژنامەیەکی کوردی دەرچێ بەڵێ چێ بڕیاریە حکوومەت بڵێ مامۆستا حەلمی نردی بە شوێن منە وتی ئەبێ بچیتە لای منزر عرێم ئەو وەختە مدیر عامی دار جەماهیر بوو لە سەحافە شتێکی وا بوو یان ڕئیسی مؤسسەکە بوو ئەچتە لای جەریدەیەکی ڕۆژنامەیەکی کوردی دەرەکەی پێشی من دووسێ ژمارەیەک دەرچوون هەفتانە بوو شوکە یانی نابێتە دە ژمارە ئیتر چوون تعارف لەگەڵ منزر عرێم کرد شخصەیەکی عەرەبی قەومی بەڵام زۆر پێشکەوت و خواز و کراوە و بەرامبەر کورد هەڵوێستێکی زۆر جوامێرانەی هەبوو یعنی ئەو یەکێک بوو لەو عەرەبانەی کە هیوت ئەبێ کورد استقلال بکە بە هەر حاڵ ئیتر هاوکاریم ئیستیلام کرد ئەو وەختە لەگەڵ من کە ئیشارە کرد محەممەد زادە خەتات بوو کاک عەبدوڵڵا عەباس بوو جەلالی میرزاکەری بوو سەلاح عەقراوی بوو ئەم سێ چوار کەسێک بوون ینی وەبزان بورهان ناوەکەی بە تەواتی لەبیر نییە یعنی چوار پێنج کەس بوون هەفتانە ڕۆژنامەی هاوکاریان دەرەکرد یعنی تۆ لەگەڵ لە یەکەم ژمارەوە لەگەڵ بووی وانە یەکەم ژمارە نا بەڵام بازەوەڵێن بە ناوی تۆ تۆمار کراوە شتی وایە چی بە ناوی ینی ڕۆژنامەکە تۆ تۆمارت کردووە لەلایەن لە حکوومەتە یا دانا بڕیاری حکوومەت بوو بەڵام ناوەکەی وەختی خۆی هاوکاری من اختیارم کرد تەضامن بەڵێ یعنی ناوی هاوکاری تۆ ناوت ناوکاری
لقى المنذر عريب يعني كم جاء تعارف ما لقى خريك وجريدة كدر بشيء بله وتي ناويكي هوا يعني يقرتوش جوات تعبير بكاتن يتر تضامن بهاوكاري ما ترجمة كرت بله شيء كم سرنوسري بو سرنوسري نبو أو وقتها سرنوسري نبو نعم بلام كصلاح عقراوي فترة هيك إشرافي أكل لسري دواء أواهر إشرافكش من بوم يتركب كوت يعني كوت معيش وكو سرپرشتي كاري أو روجنامك تقريبا هموي مقوري طبيعتك مقوري ويتر آزادي زياتر تيابو باسي حكومته بعث كم تربو نوسركان رويان تيكرت دسيان بيكرد وسري كرد تيا دروس هاوكاري دەکرێ بڵێن یعنی یەکێک لە ئامان هینەکانی ینی دەستکەوتەکانی باڵی جەلالیەکان بوو یاخود خەڵکی بێلایەن هاوکاریان بەڕێوە برد چونکە ئەوانەیە ئێوە هەمووتان سەر بە باڵی مەکتەبی سیاسی بوو تقریبا بەلای منەوە یعنی دەستکەوتێکی ئەوان بوو دەستکەوتێکی ئەوان بەڵێ بەڵام دوای 11 ئازار تابعەکەشی گۆڕی و وەزعەکە ناوەکی کە بەڕێوە چوو جابوا بمدرسة قوتابخانەیەک ڕاستی هاوکاری زۆر خەڵکی ئەعلامی دروست کرد کە تازە دایان هاتە شعرێکی یانە هێنا یا پارچە نووسینێک ڕێگاماندا بووی ترەوان مامۆسا بۆچی بەیاننامەی 11 ئازار ڕێکەوتن نامەی 11 ئازار لە ڕۆژنامەکەیە چاپ نەکرا هۆکاری هەبوو لە بیرت دێت بۆچی بڵاوتان نەکردەوە کاک عەبدوڵڵا عەباس دەڵێ شتێکی تەکنیکی بووە بەڵام من بەبیرم نایە یعنی تەفاسیلەکەی چییە بەڵام فعلا بڵاومان نەکردەوە بڵاوتان نەکردەوە مەسەلێکی سیاسی بوو یاخود پێتان ناخۆش بوو 11 ئازار مەسەلەی 11 ئەگەر تۆ بە عەقڵی ئەو کاتە ینی ئێستا ئەو کاتە پێتان ناخۆش بوو کە 11 ئازار هەلبەت یعنی وا بوو پێمان ناخۆش بوو چونکە دەبوایە لەگەل ئێمە ڕێککەوێ بڵێن حکوومەت بەڵێ هەر حکوومەت خۆی لەگەل جەناوی بارزانی بەڕەحمەت بێ ڕێککەوت بۆ ئێمەی لابرد یعنی عەمەلیەن لە سیاسەتەکە بەڵێ کەواتە لە سەرەتاوە پێتان خۆش نەبوو ئەو مەسەلەی وەکو کەسایەتی ڕەنگە زۆر کەس پێ خۆش بێ کە بڵێن جەلالیش بوون بەڵام زۆریان پێ خۆش بوو چونکە سەرکەوترێک بوو بۆ هەموو کورد خەڵکیش هەبوو تەبان زۆری پێ ناخۆش بوو خەڵکیش هەبوو پێی ناخۆش بەڵێ مامۆستا گەر باسی ئەو ڕۆژنامەیە بە ڕۆژنامەیەکی نیشتیمانی دایاندێ هاوکاری ڕۆژنامەیەکی نیشتیمانی بوو من بەلای خۆم تا لەوێ بوو بە ڕۆژنامەیەکی نیشتیمانی ئازانم چونکە ڕێگامان نەئادا شتێک دژی کورد تیا بەڵاو بێتەوە تۆ بۆ خۆ سکرتێری نووسین بوو سکرتێری مشرف بوو مشرفی ڕۆژنامەکە بووی بەڵام لە ئاسوار خەوانی لەوێ ئەوە مەقالی منی ڕۆژ هەفتانە بوو بەڵێ ئەو کاتە چییە لە ڕۆژنامەی هاوکاریە نووسەرە دیارەکان چیە بوون مامۆسا ئەوەی لەبیرت بێ یعنی جەلالی میرزا کەریم و عەبدوڵڵا عەباس و سەلاح شوان و بەڵێ شەیدارامەوان تیانە نووسی و کاتە مەحموود زامدار و بەڵێ نووسی شاسوار بە تایبەتی و کاک فازڵی مەلا مەحموود ئەیان نووسی بەڵام هەندێک جار بە ناوی خۆیان نەبوو بەڵێ مامۆستا مەسەلەی بیرم چوە و پرسیارە بکەم بۆ دروستبوونی کۆمەڵەی ڕەشدەرانی کوردستان ئەکرێ بڵێن ڕۆژنامەی ڕزگاری و نور ئەمە بنگێ بوو بۆ مەسەلەن چی پێڵێن دامەزراندنی کۆمەڵی ڕەشدەران لەبەرەوەی ئەو حەڵقە ڕۆشنبیریەکان چی بوون مامۆستا زۆر یعنی نور نا بڕوا ناکەم نور ئەو دەورەی هەبێ ڕاستە ڕۆژنامەیەکی پێشکەوت و خواست بوو بەڵام ئەوکو ڕزگاری نەبوو ڕزگاری ئەتوانی بڵێ بیدایەتی دروستبوونی کۆمەڵە و ئیتیجاهی کۆمەڵە بێ حەڵقە سەقافیەکان یعنی زیاتر برادەراتی بوو
وأواني بيركنوايا تشب بو وتأثيرك قوري طبعا إمام جلال وشيخ شهابي شيخ نوري أوانها بو لو أنا كدورك أساسيا أبيني لو ألقى ثقافيانا يعني ألقى روشنبيري بلين بله شازات صايب بو شاسوار جلال بو فاضل ملا محمود بو داراي الشيخ نوري بو أوانا بو أجا ولا سليمانيش مجموعة كي واهبوا براسي ك لقل دوري بشتي كاك نوشيروان محمود ملا عزت وأوانا بو بله ما مسامانه هميان ليك بازنا أبون ياخد فكري جدا يعني جروبون لا يك بازنا بون تقريبا يك بازنا بون بله بلام جروبي لبغا وجروبي لسليماني وأوها جا دواي أوا بوبا كومالي رجدراني كردستان يعني آماج لو الخروشن بيريانا ئالتەرناتیڤێ بوو بۆ پارتی و جەلالیەکان یا چی بوو یانویست بیریان لەوا کردەوە کە حیزبێ دروستکەن يعني ئالتەرناتیڤێک بوو فعلا ئالتەرناتیڤێک بەڵێ مامۆستا کۆمەڵی ئەوەی کە تۆ نزیک بووی ینی زۆربەی زۆری ئەو سەرکردانە ناسی ئەمانە درێژکراوەی باڵی جەلالیەکان بوو یاخود شتێکی جیاواز بوو کۆمەڵ یعنی لە ناو باڵی جەلالیەکان بوون بەڵام بەڕاستی شتێکی جیاواز بوون بیرکردنەوەیان جیاواز بوو هەڵسوکەوتیان جیاواز بوو من پێم وایە ینی لەدایکبوونی ئەو بزوتنەوەیە زیاتر سەر بەخۆی پێوەی دیار بوو سەر بەخۆی پێوە دیار بەڵێ چیە بوون ئەوانەی مەسەلەن دامەزرێنەرانی کۆمەڵاوەی کە تۆ بزانی و ئاگات لێبێ دیارە زۆر جار لە مێژووە باس کراوە کتێب نووسراوە و بوتان نووسراوە بەڵام تۆ تا چەند ئاگادار بووی ئەوانەی کە ینی کە بوو بە ڕێکخستنی تر ئاگادار نەبووم لە بەغاش نەماوە بەڵێ تۆ بۆ خۆت ینی هەوادار یاخود لایەنگەری کۆمەڵە بوویت هەوادار بووم ئەتوانم لایەنگر بووم دەوری هاوکاری هەم لە مەسلەی زمانی کوردیە هەم لە مەسلەی ئازادی ڕۆژنامەگەریە لە پێشخستنی ڕۆژنامەگەری کوردیە بە بڕوای تۆ ینی دەورێکی چۆنی بینی هاوکاری منە بە بڕوای من دەورێکی زۆر پۆزۆتیف ئیجابی بدوینی دەوری هەبوو لە پاکردنەوەی زمانی کوردی و دروستکردنی زمانێکی عەلامی بە بادینی و سۆرانی بڵاو ئەکرایەوە لاپەڕەی بادینی علی غیاسدین و عەبدوڕەحمان نەقشەبەندی و ئەوانە بەڕێوەیانە بێت پێم وایە یعنی هاوکاری دەورێکی زۆر دیاری هەبوو لە پێشخستنی ڕۆژنامەگەری کوردی ئەی لە دوای 11 ئازارە بۆچی گۆڕانکاری کرا بۆ نمونە جەنابەت لەوێ نەمای هۆکارێکی تایبەتی هەبوو لایەن بردی دیاخۆت ببوورە لە فترەیەکی کەم بەڵێ لەوێ نەبووم دوای بایان 11 ئازار لەوێ نەبووم اینجا کە بڵێن هەردوو باڵەکە ڕێککەوتن بەڵێ گەڕامەوە هەر ئیشت کرد لە هەر شرافم کرد تاکەی تۆ بەشدار بووی لە هاوکاریە بەردەوام بووی وەرزەم هەفتە و یعنی تا هەفتا و چواریش بەردەوام بوو یا پێش یا زووتر وازت هێنا لە کە گەڕامەوە لە شۆڕش کە ڕاگیرە ساڵی هەفتە پێنج و گەڕاینەوە فترەیەک لە عەفەک نەفی بووم ساڵێک تقریبەن بەڵێ ئەوازانم بەڵام مەبەستم پێشەوەی کە گەڕامەوە هەر گەڕامەوە بۆ هاوکاری بەڵام نەک وەکو بشتفۆک و مۆزەفێکی ئەتیادی لەوێ سەحافیەکی ئەتیادی ینی مەبەستمەوەی لە دوای 11 ئازارەوە گۆڕانکاری بەسەرهات ئێوە لا نەبران لە هاوکاری هەر بەردەوام بوو بەردەوام بوو دوای 75 گۆڕانکاری بەسەر هاتووی ترم بەڵێ بوو بە ڕۆژنامەی حزبی باس و بەڵێ ئەی مامۆساگە لەسەر یەکێتی نووسەرانی کورد قسە بکەین تا چەند ئاگاداری مەسەلەی مەجموعی عیلمی کوردی وەوانە لە بەغا لە دوای 11 ئازارەوە کۆمەڵێک گۆڕانکاری گرنگی فەرهەنگی هەبوون لە یعنی ئاگادار بووم ئەو وەختە کە ئەوە کۆنگرەیە دەکرێەوە ئەوە تۆ بۆ خۆت ئەندام نەبوویت یانە لەوانە یعنی کەم بەشداری ئەو شتانم کردووە بەڵێ
بەڵام کە کۆڕی زانیاری کوردی دروست بوو ینی بە دەستکەوتێکی گەورە ئەمانزانی بەڵێ ئەی مامۆسا ئەگەر یعنی تۆ بە ئەندامی کۆمەڵە نەبووی بەڕاسمی نا ئەندامی کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان نەبووی بە قەت نەبووی بە ئەندام نا هەر لە حەلقە سەقافیەکان بوو بەڵێ حەلقە سەقافیەکانمان پێوە داوەختە بەڵێ ئەی ساڵی 1970 کە شەڕ دەست پێکاتەوە ئێوە چوونە دەرەوە بوون بە پێشمەرگە بەێ بەڵێ جاگە باسی و سەردەمەمان بۆ بکەی بە تایبەتی وازام تۆ سەرپەرشتی ڕۆژنامەی خەباتت کرد لە دەرەوە فترەیەکی لەبێ بوون چونکە سکرتارەتی لاوانیش هەر لە ناوپردان بوو لەبێ بەڵێ ئەو وەختە ئەدابی سکرتارەتی لاوانیش بووم خەباتیش دەرەچوو تەبعاان بەڵێ مساهمەم تیا کرد بەشداریەکی دەوم تیا چۆن ینی ڕۆژنامەی خەبات چۆن دەرەکرا چۆن بڵاوەکرایەوە ینی چێ سەرپەرشتیەکرد ینی هەموو ئەوانەی کە دەورێکی گرنگی هەبوو نەبوو کە لە دەرەوە بوو مامۆستا حەبیب محەممەد کەریم ئەو وەختە ئەو سکرتێری عامی حەزب بوو بەڵێ ڕۆژێک نردی بە شوێن مناو زۆر دۆستی باوکیشم بوو بەڵێ وتی وەرە ئەوی شە بکە هەر بەبێ مناقەشە ینی بەڵێ خەباتی عەرەبی دەبکەین ئەو وەختەش کاک فڕەنسۆ بە ڕەحمەت بی زۆری یارمەتیدا هەر ڕۆژنامە کوردیەکە بۆ ئەکرایەوە بە عەرەبی یاخود ڕۆژنامەی خەباتی عەرەبی جیاواز بوو مامۆستا تا ڕادەیەکی زۆر جیاواز بوو تا ڕادەیەکی زۆر بەڵێ مامۆستا لەسەر شەڕەکان و ئەوانە هیچ ڕێپۆرتاژ و شتەکرا یاخود هەر تەنها وتار و شتیتیان نووسرا و تاکوێ ئەکرا بەڵام کەم لەکوێ بڵاوەکرایەوە هەر لە ناو پێشمەرگە هەر لە ناو پێشمەرگە تەبعاان و حزبی شەینارد بۆ ناو شارەکان مامۆستا ڕۆژنامە نووسان و ئەدیبان و هونەرمەندان و شانۆکار و زۆر خەڵک هاتنە دەرەوە لە ساڵی ڕاستە بەێ هەڵبەتە من ئەوە پرسیارەوە ئەکەم ینی ئەڵێن زۆر خۆیان لە شەڕ پاراستو و بە بۆنەی ئەدەبیات و ڕۆژنامەگەری و ئەمانە خۆیان لە شەڕەکان دزیوەتەوە ڕاستە بڕواناکەم بەڵێ بڕواناکەم چونکە ینی کە هاتوونەتە شۆڕش غێر ینی ئامادە بوونە بۆ هەموو ئەنجامەکانی ئەو هاتنە بەڵێ ئەوە ڕەنگە یەک دوو کەسی وا هەبێ کە لە سنووری حاج عمران نهاتەوە خوارێ بەڵام زۆربیان وانە بوون ینی ئەوانیش بەشداری شەڕۆشتیان ناکەن بەشداری شەڕ ینی بەڵێ ئەوان شەڕی قەڵەمیانە ئەمامۆستا مەبەستمەوە نییە بڵێم خوا نەخوازەوان ترسنۆک بوون و ئەوانە نا بەڵام باز لەوا کرێ کە مەسەلەن لە ماوەی ئەو ساڵەیە نووسەرێک ڕۆژنامە نووسێک کەسێک شەید نەبوون ناوی هەبێت و بڵێنەوە کاکهینە ڕاستەوە مامۆستا ساڵی 1970 زۆر ڕۆژنامەگەری ڕۆژنامە نووسی بیانی و ڕاگەندکاری بیانیە هاتنێەوە ئەوانەتان نەبینیە تانی ناتانێەوە وەکو ڕۆژ وەکو دەستگای ڕۆشنبیری ئەوانە ینی بەدەگمەن ئەمان بینی بەدەگمەن چونکە هاتن یا جەنابی سەرۆک بارزانیا نەبینی یا سکرتێری گشتی حەزبیان نەبینی هاتن پارە بەڕاست مامۆستا ساڵی 1970 ئەگەر تۆ وەکو پێشمەرگەیەک و وەکو ڕۆژنامە نووسێک هەڵی سنجێنی ساڵی 1970 کورد چ غەڵەتێکی کرد چه هەڵەیەکی کرد کە نەبوو ئەبوو نەکرایە مەسەلەن شتێکەیە کە تۆ تێبینی هەبێ لەسەری یانە 1970 هەموو ملەتی کورد لەگەلی بوو باشە هامون بەڵام بە قەنەعەتی من ینی پیلانێکی گەورەی نێودەوڵەتی بوو کە بزوتنەوەی کورد لەوێ کۆتایی پێبێنێ و پێم وایە جەنابی سەرۆک بارزانی بە ڕەحمەت بێ دەیزانی ئەو حەقیقەتە بۆیە نەیەشت ملەتەکەی بفەوتێ یعنی بە بڕوای تۆ ئەوە کارێکی هەڵە نەبوو کە شۆڕژ وەستێنراوە
یعنی ئەوسا بە هەڵم دەزانی ئەوسا بەڵام ئێستا بە پێی یعنی لێکدانەوەی ئەم بارودۆخی کوردستان و حکوومەتەکانی داگیرکەر و سیاسەتی نێودەوڵەتی درۆزن من پێم وایە لە کورد بەو بڕیارە لە مەساتێکی گەورەی ڕزگار کرد. زۆر باشە مامۆسایمە لێرەدا کۆتایی بە مەڵخەیی بەرنامەکەمانینی لاقەی داهاتوودا باسی کۆمەڵی بابەتی ترەکەین. بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی ئەڵقای ئەمجارەمان پێکەوە پرۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان ئەسوێرم. ئێوە لەنەوەی عراقچیەکان بوون بە تایبەتی لە ساڵی 70 تا 75 لەگەڵ هەموو لایەکی تقریبا فەڵەستینی بەهێز بوو بەڵام من بەشێک نەبوو لەو پەیوەندی. مەسەلەی چینایەتی زۆر مهم بوو یاخود مەسەلەی نەتەوایەتی؟ چارەسەرکردنەکان بەرەو چەپ بوون هەموو. ئەڵێن تورکیە زیاتر هۆکاریەوە بۆ کەیەکێتی و حکوومەت ڕێنەکەون. ماکتێلا لە کۆبوونەیەکە لە بیرما بە پێکەنینەوە وتی فت یعنی بفۆزاتەکەتەوە. ئاپۆم بینی یەک جار چووینە لای بەڵام من بۆ لە حەزم کرد زۆر خوشکە لە پەیوەندیەکانی و لە ڕێیەکانی.